گیان بیت لێمای گەڕانەوەی بەڵام مصیبە لەسەر مسلمانان ئەمای ئەو مردنە بەدێ لەسەر خەڵکی لادەی ئەمایجان بەعام لەسەرمانی لادەی. لە هەرێمی کوردستان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا جگە لە ڕێکارە تەندروستیەکان هاوڵاتیان وەک بەشێک لە ئەرکە ئاینەکانیان و شوێنکەوتنی سونەتی پێغەمبەری پێشەوە درودی خودای لەسەر بێت با ڕێوشوێنی دیکەش دەیانەوێت بەر بەم پەتایە بگرن. لەو چوارچێوێدا دانیشتوانی ئاوایی گرتکی لا قەزای پشدەر بە ئەنجامدانی خێر و سەدەقە و سەربڕینی ئاژەڵ نزا دەکەن گوندەکەیان و تەواوی کوردستان و مرۆڤایەتی لەم بەڵایە پارێزراو بێت. دانیشتوانی ئەم گوندە وەک بەشێک لە خەڵکی موسڵمانی کوردستان دوای سەربڕینی 20 سەرمەڕ و ماڵات و 4 سەر ڕەشە وڵاغ داوایان لە خودای گەورە کرد لەم پەتایە بیان پارێزێت. وەکو گوندی گرتێک بە هەموو گوندەکەمان ئەو سەدەقەیەمان کردووە بە فەقیر و دۆڵەمەندەوە بۆی کە ئەو نەخۆشی کۆڕۆنای پەیدا بوو لەسەر وڵاتانی دەوروبەرمان خوای گەورە ئەو دەرد و بەڵای لەسەر هەموو مسلمانان دەفعکات بۆیە ئەو سەدەقەیەمان کردو چکە سەدەقە شتێکی گەورەیە وەک خوای گەورە لە قورئاندا ئاماژەی پێ کردووە. ئێمە ئەو سەدەقەمان هەر بۆی نەکردووە هەر بۆ تەنها بۆ خۆمان ناوی ئەومان لەیناوە کە خوای گەورە بکاتە ئەو دەرد و بەڵای دەفعکات لەسەر هەموو مسلمانانی جیهان لەسەر کوردستان بە تایبەتی لەسەر دەڤەرەکەمان بەگشتی. لە کاتێکدا کە ئێمەی کوردستان ناتوانین وەک ئەو چەند وڵاتەیە کە تووشی ئەو نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا بوون لای خۆیەوە پێشنوێژ و تاربێژی مزگەوتی گوندەکە لەژێر ڕۆشناوی ئەم دەقە ئاینیانەی باز لە لاچوونی دەرد و بەڵا بەهۆی خێر و سەدەقەوە دەکەن. ئەم کاری دانیشتوانی ئاوایی با شەرعی و بەرهەمدار دەزانێت. سەدەقەکردن ئەو کارە گەورەیەکە بەڵاو موسیبەت و تووڕەئی خوای پەروەردگار لەسەر ئینسانەکان دەکوژێنێتەوە و مردنی بەد و ناڕەحاتی و نەهامەتی و نەخۆشی لەسەر ئینسان لادەدات. هەر بەو پێودانگە خەڵکی گوندی گرتێک سەربەنەعی سەنگەسەر بە ناوی خواوە دەستیان پێکرد و ویستیان ئەم خێرەیە ئەنجام بدەن. کورد وەک گەلێکی موسڵمان هەردەم بە ئەرکی ئاینی خۆی زانیوە لا خۆشی و ناخۆشیدا خودای گەورەی لە یاد بێت. ئەمەش لا جەژن و یادە ئیسلامیەکان و لا ناڕەحەتیشدا ڕەنگی داوەتەوە. ئەم هەنگاوی دانیشتوانی ئاوایی گرتکی سەر با قەزای پشدەریش دەکەوێتە چوارچێوەی پابەندی گەلی کورد با پەرستش و سروتە ئیسلامیەکانەوە کە با هۆکارێکی کاریگەر بۆ بەخشینی ورە و وزە با تاکەتاکەی هاوڵاتیان لە پێنا و تێپەڕاندنی قەیرانەکاندا با قەیرانی ڤایرۆسی کۆڕۆناشەوە دادەنرێت. ڕێنازەر سەلان، کەناڵی ئاسمانی پەیام، گوندی گرتکی سەر با قەزای پشدەر.